ڕواندا دەبێتەوە بە مۆتەکەی کۆچبەران. دادگای بەریتانیا بڕیارێکی دەرکرد کە دژی کۆچبەرانە و لە بەرژەوەندی حکوومەتەکەی ڕیشی سۆناکە. بڕیارەکەی دادگا ئەمڕۆ دەرکرا و دەڵێت پلانی حکوومەت بۆ ناردنی کۆچبەران بۆ ڕواندا یاساییە. دادگاکە هەندێک سەرنجی لەسەر پلانەکە هەیە و دەڵێت حکوومەت بە شێوەیەکی ڕاست و دروست سەیری هەندێک دۆسێودۆخی جیاواز و تاکی نەکردووە، بەڵام لەنجامدا بڕیارەکەی لە دژی کۆچبەران دەرکرد و دەڵێت پلان و بەرنامەکە یاساییە. پرسی ڕواندا بۆتە مشتومڕی سەردەمی سێ سەرۆکوەزیرانی بەریتانیا. لە نیسانی ئەم ساڵدا ئەو کاتەی بۆرس جۆنسن سەرۆکوەزیران بوو، حکوومەتی بەریتانیا گرێبەستێکی بە بەهای 120 میلیۆن پاوەند لەگەڵ ڕواندا واژۆ کرد بۆ ناردنی کۆچبەران نایاساییەکان، تاوەکو ئەو کاتەی وەڵامی داواکاریەکەیان بۆ پەنابەری وەردەگرنەوە. لیستراس کە دوای دەسەکارکێشانەوەی بۆرس جۆنسن بوو بە سەرۆکوەزیران، ئەویش مکوور بوو لەسەر ناردنی کۆچبەران بۆ ڕواندا. ئەو لە سەردەمی جۆنسندا وەزیری دەرەوەی وڵاتەکەی بوو، با پشتیوانیەکی ساختی گرێبەستەکەی ڕواندا ناسراوە، بەڵام تەمەنی لاپۆستی سەرۆکوەزیران کە تەنها 45 ڕۆژ بوو هێندە کەم بوو نەپەرژایە سەر پرسی ڕواندا. دوای تراس ڕیشی سۆناکی بەڕەچەڵک هندی بوو بە سەرۆکوەزیران. ئەو لە سەردەمی بانگەشەوە تاوەکو ئێستاش بەڵێنی ڕێگری لا گەیشتنی کۆچبەرانی ناسایی بۆ وڵاتەکەی دەدات. ئەو وڵاتەی تەنها لەم ساڵدا زیاتر لە 45,000 کۆچبەری ناسایی لە ڕێگەی کەناڵی ئینگلیس لە فەڕەنساوە خۆیان گەیاندۆتە نێو خاکەکەی. 4 ڕۆژ پێش ئێستا چوپێک بە 50 کۆچبەرەوە لە کەناڵی ئینگلیس ژێر ئاو کەوت و 4 کەسیان خنکان. با لەسەر بڕیارەکەی ئەمڕۆی دادگای باڵای بەریتانیا زیاتر بۆستین. هەرچەندە بڕیارەکە لە بەرژەوەندی کۆچبەرانی ناسایی نییە، بەڵام مانای ئەوە نییە دەستبەجێ پرۆسەی ناردنیان بۆ ڕواندا دەست پێ دەکات، بەڵکو کاتی پێویستە، چونکە کۆچبەران دەتوانن لە دادگاکانی وڵاتەکە تانا لە بڕیارەکە بدەن. لە ناوڕاستی حوزەیرانی ئەمساڵ کاتێک حکوومەتی بەریتانیا سەرقاڵی ناردنی یەکەم گروپی کۆچبەران بوو بۆ ڕواندا، دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ دەسوەردانی کرد و ڕێکارەکانی ڕاگرت. ئەو کات دادگا ئەوروپیەکە داوای لە حکوومەتی بەریتانیا کرد لێکۆڵینەوە لە ڕێکاری ناردنی کۆچبەران بکات و بڕیار لەبارەی یاسایبوونی پرۆسەکە بدات. بەرپرسانی بەریتانیا و بە تایبەتی پارتی پارێزگاران کە دەسەڵاتدارن هەڵگری دروشمی ڕێگرین لا گەیشتنی کۆچبەران بە وڵاتەکەیان. ئەوان دەڵێن بەو ڕێگەیە کۆتایی دەهێنن بە بازرگانیکردن بە مرۆڤ کە مەبەستیان لەو کەسانەیە کۆچبەران بە قاچاق و ڕێگەی مەترسیدار دەگەیەنە بەریتانیا. سۆیلا براڤەرمان وەزیری ناوخۆی بەریتانیا پابەندبوونی بەکارپێکردنی سیاسەتی ڕواندا ڕاگەیاند. ئەو گوتی ئێمە هەمیشە پێمان وابووە کە ئەم سیاسەتە یاساییە و ئەمڕۆژ دادگا پشتڕاستی کردەوە. سۆیلا براڤەرمان کۆچبەران زیاتر بێهیوا دەکات کاتێک دەڵێت هەوڵدەدەم بە زووترین کات پلانەکە بەرەو پێشەوە ببەم و بەرگری دەکەم لە هەر ئاڵنگاریەک لە پرسەکە بێتە ڕێگەمان. ڕواندا کە زیاتر لە 6,000 کیلۆمەتر لە بەریتانیاوە دوورە، بەڵام وێنایەکی لای کۆچبەران دروست کردووە کە وەک مۆتەکە لە بەرچاویان لا ناچێت. کلێرمۆسێلی کە دامەزرێنەری یەکێک لە ڕێکخراوە خێرخوازەکانی پێوەست بە پەنابەرانە بڕیارەکەی بە نائومێدکەر ناوهێنا. ئەو دەڵێت ئەو کەسانی تووشی ترسناکیەکانی شەڕ و ئەشکەنجە و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بوون نابێت ڕوبەڕووی زەبر و زەنگی بێ ئەندازەی دیپۆرتکردنەوە ببنەوە کە ناتوانین گەرەنتی سەلامەتیان بکەین.